ڕووداوەکانی ئەم دوایەی کەرکووکە بۆ هۆی شەیدبوونی 4 هاوڵاتی کەرکووک و برینداربوونی ژمارەی دیکە هاوکات ڕێگریکردن لە گەڕانەوەی پارتی دموکراتی کوردستان بۆ بارگای ئەنجومەنی سەرکردایەتی بە کۆبوونەوە و گردبوونەوەی لایەنێکی یاسایە بەهلولحەق و حەشدی شعبی بڕیارەکانی دادگای فدراڵی دژ بە هەرێمی کوردستان لە ناردنی بوجا و موچەی هاوڵاتیانی هەرێمی کوردستان لەلایەن حکوومەتی بەغدا و پابەندنەبوون بە دەستورەوە ئەم بابەتانە بابەتی گەرمی ڕۆژن و داوا دەکرێت بە سیاسەتێکی دروست هەرێمی کوردستان بتوانێت ڕوبەڕووی ئەمانە بێتەوە. میوانێکی بەڕێزمان لەگەڵ دەبێت سەبارەت بە بڕیارەکانی دادگای فدراڵی بە تایبەتی وەم بابەتەی کێستا لە کەرکووک و ناوچە کوردستانەکان دەگوزارێت لەگەڵ بەڕێزیان زیاتر قسە دەکەین. دکتۆر محەممەد شەهاب پسپۆری دەستوری لە ستودیۆ لەگەڵمانە. دکتۆر زۆر بەخێر بێ. دکتۆر دادگای فدراڵی لە ساڵی 2007 کە دامەزراوە 6 ساڵە 7 بڕیاری دژ بە هەرێمی کوردستان دەرکردووە. لە کاتێکدا دەسەڵاتەکانی 8 دەسەڵاتی هیچ یاک لەو بڕیارانە کە دەری کردووە لە دەسەڵاتەکانی ئەودا نییە. بۆچی دادگایەکی لەم شێوەیە کە خۆی شەرعیەتی نییە تەنیا دژ بە بەرژەوەندیەکانی هەرێمی کوردستان دروست بۆ بڕیار دەدات؟ ئەی دەسەڵاتی عێراق لەکوێدایە؟ ڕاستیدا پرسیاری جەنابەت سوپاس بۆ بانگێشکردنی من بۆ بەرنامە. ڕێزم بەڕێستان و بینەرانتان هەیە. ئەم پرسیارە دوو بەش لە خۆ دەگرێت. ئایا ئەم دادگایە بۆ خۆی دادگایەکی شەرعیە و هیچ کێشەیەکی دستوری تێدا نییە و ئایا بۆ ئەو بڕیارانە بەم شێوەیە دەردەچێت؟ بەم شێوەیە جوابی بەڕێزت دەمەوە. دادگا لە ئەسلی دروستبوونی کێشەی تێدا هەیە لە ڕاستیدا و هەر خەلەلێک لە دروستبوونەکەی معنای نەبوونی شەرعیت بۆ دروست دەکات. لە یەکێک لەو بابەتانی کە زۆر وازحە بۆ هەمووان بۆ هەموو قارەیەکی بەسیتی ئەم مەجالەش و متابعێکی بەسیت کە ئەوەیە ئەم دادگایە دەبێت چەند خەبیرێکی دستوری و شەرعی تێدا هەبێ کە تێیدا نییە واتە پێشێلکاری دستوری کردووە لە بیدایەتە لە کاتی دروستبوونی خۆیان. جگە لەوەی ئەم دادگایە بەڕاستی زۆر بە ینی سیاسیانە کار دەکات. ینی دادگا کاری ئەوەیە یەکلاکردنەوەی ڕاستیەکان بکات، نەک ئەوەی کە لایەنێکی سیاسی پشتی لایەنێکی سیاسی بگرێ و دەسەڵاتی خۆی بەکاربێنێ بۆ ئەوەی ململانەی سیاسەکانی پێگلا بکاتەوە. لە ڕاستیدا ئیشی دادگای دستوری یان دادگای ئیتیحادی کە ئەسڵدا دادگایەکی دستوریە کاری ئەوەیە پارێزگاری لە دستور بکات. لە وڵاتان ناوی دادگای دستوریە، ناوی ئەنجومەنی دستوریە و کۆمەڵێک ناو لە خۆ دەگرێ، بەڵام کار ڕئیسەکە لە هەموو دنیا ئەوەیە کە تۆ پارێزگاری لە دستور بکەیت. چۆن پارێزگاری لە دستورەکەی نابێ ڕێ بە خۆت بدەی نەسی دستوری دابنەی، نابێ گۆڕانکاری شتی تازە بێنیتە ناو دستور، بەڵکو ئەگەر شتێک پێچەوانەی دستور بوو تۆ دەڵێ هەڵی دەوەشێنیتەوە. هەموو ئەو بڕیارانەی کە جەنابەت ئاماژەت پێدا و بڕیاری دیکەش ئەم دادگایە ئەم مۆجبەیە و ئەوەی پێشی ئەوانیش بە منصفانە کاریان نەکردو هەموو کاتێکە. ئەو کاتی ویستویانە بە دستوریانە کاریان کردووە، ئەو کاتی نەشیان ویستوە بە دستوریانە کاریان نەکردووە. بابەتی زۆر ینی گرنگ بە تایبەتی من ئەمە ئیشارەت بە مۆزوعی بڕیارەکەی نەوت و گاز بدەم. زۆر ڕوون بوو بۆ هەموو دنیا کەمە بڕیارێکی سیاسی بوو. یعنی نەدەبوو بەو شێوەیە خۆی بکە بە مشەڕعی دستوری. وەک گوتم ئەو دادگایە مشەڕع نییە، دانەری دستور نییە، بەڵکو دارکۆکی کارە لە دستور. دەبێ بێت هەر کاتێک مخالفەی دستور هەبێ مخالفەکان نابدا و ڕای بکرێت. کەچی کە مخالفەش نەبێ ئەو بۆ خۆی شتێکی تازە دەنوێنێ بۆ دروستی دەکات. ئەمەش پێچەوانی خودی دستورە بەڕاستی. دکتۆر نەها ئەو دادگاه بریاری ئەو دادگاهە تەسیر لە ژیانی یعنی ژیانێکی وڵاتی هەموو ژیانە ئابۆری پێک بە ژیان ئەشترە بێژم ینی تەسیری دەکەی لە هەروارەی ژیانێدا ینی دادگاهەکە نەدەستوری و تەسیرا خۆ لە هەموو وارە ژیانی لە عێراقا فەدەرالکی و خۆشی ینی هەلبەستەکی نەفەدەرالی دەگرێ بەر ئەف دادگاه بخۆ. یعنی چارە چییە؟ چارە بەرامبەری وان کریارێن وێ دادگەهی چییە؟ ئەزانی برام بنەمای دستوری عێراقی نوێ لە 2005 لەسەر بنەمای دەوڵەتی فیدراڵ دانراوە بۆ کۆمەڵێک دابەشکردنی بۆ دەسەڵاتەکان کردووە. ڕوونیشە لای هەموو کەسێکی دستوری یان مەجای دستور کار بکە زۆر ڕوونە. مادەی 110 و 11 و 12 و 13 و 14 و 15 کە ئەم مادانە تەنزیمی چۆنێتی دەسەڵاتەکانەکە. کاتێک کە ئەو دێ بە نادستوری بڕیارێکەدا بۆی کێشەیەکی سیاسی بەلای لایەکەوە قڕس بکە و لایەکی تر سوک بکە، ئەو کاتە خەلەل لە خودی دستورەکەش دروست دەکات. حەلی ئەوەیە کە دەبێ ئەم دادگایە بەڕاستی یەکەم یاساکەی تعدیل بکرێتەوە و ئەم دادگایە بەم هەیئەتی هەیە هەموو هەڵبۆشێتەوە. ئەم دادگایە ناکرێت دەسەڵاتی ئەوەی تیا نەبێ هەرێمەکان، چونکە دەوڵەتی عێراق ئێستا دەوڵەتێکی فیدراڵە، دەوڵەتێکی مرکزی موحەد نییە. لە دەوڵەتی فیدراڵ مەفروض وان نوێنەرانی ئێمە لە دادگاکان حەقی بەلانی کەم ڤیتۆیان هەبێ
بۆ ئەو کەیسانەی کە تایبەتن بە هەرێمەکانەوە. ئەنجا ئێستا هەرێمی کوردستان هەیە سبی لەوانەیە هەرێمی بەسڕا هەبێ، هەرێمێکی تر هەبێت لە ناوچە سونیەکان لە ناوچە شیعەکان، مەفروض وە نوێنەرانی ئەوانە حەقیان هەبێ. جگەل لەوە بەڕاستی تەنها قازی ناتوانێت لەو دادگایە کارکە، دەبێ خەبیری دستوری کارکە، چونکە ئیشەکە دستوریە کە ئەگەر تو وەکو قازی بە تەنها تەماشای بکەیت وەکو ئەدلە و بەڵگە و ئەوانە تەماشایکە ڕەنگە زۆر جار بڕیارەکانت سائب نەبن. لە دنیا پسپۆڕە دستوریەکان لەو دادگایانە کارەکەن، ئەوانەی کە اختصاصی دستوریان هەیە دێن لەوێ کار دەکەن بۆ یەکلاکردنەوەی کەیسەکان و فعلا دستوریش ئەم بابەتەی ئاماژە پێداوە. حل چیە بۆ ئەوی ئەم دادگایە تا کە ئێمە ینی مەچاوڕی ئەم دادگایە بکەین و ئەوها زوڵممان لێ بکە لەگەڵ طبعا کەم و کوڕی برادرانی نوێنەرانی ئێمە لە بەغداد کاریگەر بۆ لەسەر ئەم بابەتە. من یەک دوو جاری دیکەش لە یەک دوو مقابلەی تەلەڤیزیۆنەکان ئیشارەتم پێداوە کە سەرۆکی کۆمار وەکو پێویست بە ئەرکی خۆی هەڵنەساوە. سەرۆکی کۆمار بە پێی مادەی 76 لە دستور حامی دستورە. حامی دستور یعنی پارێزەری دستور، واتە ئەویش پارێزەرە وەکو چۆن دادگای فدراڵی یان دادگای ئیتیحادی کاری ئەوەیە پارێزگاری دستور بکە، ئەویش کاری پارێزگاری دستورە. باشە بۆچی کە تۆ دەبینی پێشەرکاریەکی دستور هەیە لە هەموو کاتەکان، ینی هەم دەیان حاڵەتی پێشارکاری دستورمان هەبوو بۆ یەک جار ئێمە بە جواب نهاتوونە بە تایبەتی سەرۆکی کۆمار چکە سوێندی خواردووە کە پارێزگاری دستور بکەوە بەناس لە خودی دستور دەڵێ پارێزەری دستورە. بەڕێ سەرۆکی کۆمار کاتێک کە دادگای یان غیری دادگا پێشێلکاری دستورەکە بۆ نایتە جواب بۆ ئەم دادگایی کە ئێستا پێشێلکاری دستورەکە مەفروض وایە ئێستا بەڕێز سەرۆکی کۆمار ئاگاداریان بکاتەوە بە نووسراوێک بڵێ من بە پێی مادەی 67 پارێزەری دستورم، ئێوە لەم خاڵانە پێشێلکاری دستورتان کردووە، تکایە پێداچوونەوە بڕیارتانکەن. پێداچوونەوەش بووە لە بڕیاری دادگای فدرالی بووە، ئەوە دەشبێت لە هەموو دنیا. پێداچوونەوەیان کرد باشە، پێداچوونەوە نەکە مقتەرح بکە بۆ پەرلەمان بڵێ ئەم دادگایە پێشێلکاری دستورەکە، من ئیشم پارێزگاری لە دستورە، بۆیە تکایە هەستن بە تعدیلکردنی قانونەکەی و هەڵوەشانەوەی ئەو دەستەی کە هەیە و دەستەی نوێ لە جێدا بن. دکتۆر محەممەد جگە لە دادگای باڵای فدراڵی حکوومەتی عێراق لە کاتی دروستبوونی عێراقی نوێەوە تا ئێستا چی سیاسەتی هەڵەیە بەرامبەر بە هەرێمی کوردستان بەکاری هێناوە؟ دەستور کە بنەمای شەراکەت و تەوافق و تەوازن بۆ لە نێوانیاندا کورتڕۆڵێکی سەرەکی هەبووە لە نووسینەوە ئەو دەستورە لەلایەن عێراقەوە پێشێل دەکرێت. ئێستا دەست بۆ برسیکردنی خەڵکی هەرێمی کوردستان بردراوە، موچە و خەڵکی هەرێمی کوردستان تێکەڵی ململانێ سیاسیەکان دەکرێت. کێ لە بەرامبەر ئەم بابەتانەدا دەتوانێت ڕۆڵ بگێڕێت؟ هەرێمی کوردستان چۆن دەتوانێت مامەڵە لەگەڵ ئەم بابەت بکات؟ کارتەکانی بەردەستمان چییە؟ طبعا لەوەتی 2005ەوە هەیە، لەوەتی دانانی دستورە کە دەبێت با لەوێەوە حساب بکەین، پێشەوە حساب نەکەین چونکە دستورەکە حەکم بۆ لەوێەوە. لەوەتی دانانی دستورە هەموو حکومەتە یەک لە دوای یەکەکانی هاتوون بۆ حکمی عێراق دستوریان بە کەیفی خۆیان جێبەجێ کردووە. بەمانای چی ئەم قسەیە؟ مانای ئەو کاتەی دستور لە مەسلحەتی خۆیان بووە، پەنایان بۆ بردو توێنە ئەمە مادەیەکی دستوریەوە نەوێت جێبەجێکەین، هەر کاتێکیش لە مەسلحەتی خۆیان نەبووە پێشێلیان کردووە و کەسیش نەبووە لە بێتە جواب. هەر بۆ نمونە مادەی 140 دستوریمان هەیە کە ئێستا ئەو جێبەجێنەکردنی بۆتە هۆی دروستبوونی ئەو کێشانەی ئێستا لە کەرکووکەیە. مادەی 140 ئەندامێکی پەرلەمان بە واضحی لە شاشەی تەلەڤیزیۆنەکان وتی من 10 ساڵە ڕێگر بوومە لە جێبەجێکردنی ئەم مادەیە. جارێ خیالی ئەو 10 ساڵە کەس نەبوو لە برادرانی ئێمە لە نوێنەران، طبعا تەنها سەرۆک کۆمار مقەسەر نییە، بەشتر لەو برادرانی ئێمە کە نوێنەریشن بەڕاستی ئەندامانی پەرلەمان لەوانەیە وەکو پێویست بەکارەکانی خۆیان هەڵنەسابن. وەزیرە بەڕێزەکانمان خۆ تۆ تەنها ئەوە نییە بۆ ڕێکاری وەزیفی بکەیت لەوێ، تۆ نوێنەری هەرێمی کوردستانی، تۆ ئەبی بە وەزیر، ئەبی بە نائب ڕئیس وزەرا، ئەبی بە سەرۆکی کۆمار، ئەبی بە ئەندامی پەرلەمان، تەنها ئیشە وەزیفەکەی خۆت نییە، ئیشت هەیە هەر بە پێی دستور دیفاع لە هەرێمەکە بکەیت کە تۆ نوێنەری وەکو پێویست نهاتونەتە جواب. کاتێ ئەو بەڕێزە کە لە تەلەڤیزیۆن بۆتی بە واضحی وتی من ڕێگر بوومە بۆ کەسێک نەچۆشکاتی لێ بکە، بۆ کەسێک نەهات هەموو ئەندامێکی پەرلەمان سۆن دەخوا کە پارێزگاری لە دەستورکە بەپێی ئەوە دەبێت ئەمە حنف اليەمینی کردووە، دەبای بەدرابای دادگای ئیتیحادی و محاسبە بکرابایە، پاشان هەر زەرێک هەبووە تەعویزیان لێ بسەندابای و لەوانەیە تووشی سجنیش بووە لەسەر ئەم بابەتە. بەڵام ئایا کەسێک چوو ئەم حرەکەتە بکە؟ بەداخۆ من دەڵێن و حکوومەتەکان تەنها ئەو مادەیە نییە، دەیان مادەی تر مادەی 112 دستوری کە ئێمە حەق بە ئێمادا زۆر بەڕوونی ئێمە نەوت بفرۆشین، زۆر بەڕوونی حەقەدا. مادەکانی مادەی بۆ نمونە 4 دستوری کە باس لە زمانەکان دەکات، ئایا جێبەجێ کراوە؟ کتابێک ئێستا کە لە هەرێمی کوردستان بڕوا بۆ دەرەوە بۆ ناو منتەقەی کە عێراقی پێڵێن ئەیخێننەوە؟ نەخێن، لە کاتێکدا مولزەمن زمانی کوردی و عەرەبی ڕسمیە، زمانی فەرمیە،
و دەیان مادە ئەگەر من بۆت حیساب کەم سەروی نیازکەی لە بینی 55 بۆ 6 مادەیە حکوومەتەکان یەک لە دوایەکان پێشێرکاریان کرد زۆر باشە هەم ئێمە کەم و کوڕیمان هەبوو لە داکردن نوێنەرانی ئێمە باز دەکەم و هەمیش لە هەمان کاتە ئەوانش منصف نەبوون حکوومەتەکان لەگەڵ باشە زۆر سپاس بەڕێز دکتۆر محەممەد شەهاب پسپۆری دەستوری زۆر سپاس لەگەڵ دەستخۆش